يعني بۆ من ترس ناکە ینی کە کەسیرۆن تەسەور کە ینی بەیانی هەڵبژاردنە بێت ڕەنگە هەزاران هەزار خەڵک سەدان هەزار خەر لە کوردستانە دەنگێنەوە بۆ پارتی وێچەتی بۆ من وەکو هاوڵاتیەک ترس ناکە لە کۆمەلگایەکە بژیم کە بزانم سەدان هەزار کەس ڕەنگە سوزان سەر و ملیۆن کەس نییە دەنگ بن بەم دوو حیزبە لە کاتێکە سوورە زانن ئەم دوو هێزن کە تا ئەندازەیەک زۆر بەرپرسن لە دواکەوتنی میسانی کورد بەرپرسن لە تێکشکانی کۆمەلگای کورد بەرپرسن لەو ئەزمە ئابووری و قەیرانە ئابووری کە هەیە بەرپرسن لەو قەیرانە ئەخلاقی کە لە کۆمەلگای کوردیا هەیە بەرپرسن لە هەموو ئەو شکستە مێژوویە کەچی لەگەڵەوەشە بەبێ هیچ وشیارەکی مێژووی سیاسی دیاریکراو ئەغڕۆنەوە گەڕنەوە کچنەوەنەوە هەمانگەم ئەمە کۆمەلگایشی کۆمەلگایەک دروستەکە کە پلەی بترسیت واتە کۆمەلگایەکە غەڵاتەکانی خۆی نابینێ و ناتوانێت چارەسەری غەڵاتەکانی خۆی بکە و ناتوانێت تێپەڕێنێت ئەم غەڵەتانە تێپەڕێنێتە ئەمەش واکات کە بڕوات و ئیمانت بە کاری سیاسی تا ئەندازێکی زۆر تا بێت لاوااستر و لە قوتێ